تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان. This is NRT Daily News Analysis. سڵاتان لەبێ بەڕێزان، کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە هەولێری پایتەختەوە لەگەڵتانین بۆ تاوتوێکردنی پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ. دەپرسم ئەو یەکریزیەی ئێستا لە بەغداد دەگوزارێت دەبێتە هەوێنێک بۆ دروستکردنی یەکریزی لە ناوخۆی هەرێمی کوردستانیشدا؟ پرسیارێکی دیکەشم ئەوەیە کە کورد دەیەوێت لە گۆڕانکاریەکانی بەغدادا یاخود حکوومەتەکەی عیبادیدا چۆن بەشدار بێت؟ دەیەوێت بەشدار بێت لەسەر ئاستی چەندێتی یاخود چۆنێتی؟ من ئەم شەو هەوڵدەدەم وەڵام بۆ ئەم پرسیارە وەربگرمەوانێ. کۆمەڵێک بابەتی دیکەی پەیوەست بە کورد لە بەغدا تاوتوێ دەکەین لەگەڵ میوانەکانم. تارق گەردی ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، سوپاس بۆ ئامادەبوونت. ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە سلێمانیەوە کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عێراق لە فراکسیۆنی گۆڕان لەگەڵمان دەبێت. سوپاس بۆ ئامادەبوونی جەنابیشت کاکاوە. بەڕێزان، وەکو هەمیشە ئێوەش دەرفەتان هەیە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک و لە پێیجی NRT پرسیار و سەرنجەکانی خۆتان بە کۆمنت بۆ من بنووسن. من هەوڵ دەدەم لێرە هەم سوودی لێ ببینم بۆ فراوانکردنی مەودای پرسیارەکانی خۆم و وەڵام لە میوانەکانیشم بۆ ئێوە وەردەگرمەوە. کاک تارق، بەر لەوەی بچمە سەر وەرگرتنەوەی وەڵام بۆ ئەو دوو بابەتە، بڕیارەکە دوو وەفدی کوردی بەجیا سەردانی بەغدا بکەن. دەمەوێت وردەکاری زیاترم بدەیتێ لەسەر ئەو چوونی وەفدانە. بەڵێ، وەک ئاگادار بین لە ئەنجامی چەندین کۆبوونەوەی هەفتەوەیان دە ڕۆژی ڕابردوو لە نێوان حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستان سەرەتا چوار حیزبەکە کە لە سلێمانی دانیشتن جگە لە بزوتنەوەی گۆڕان کە بەیان نامەیەکیان ڕاگەیاند، تێدا پشتگیریان لەو کۆبنەوانەی کوت لە کوردستانیەکانی بەغدا کرد کە ئێمەمانە چەندین جار دانیشتین لەسەر چەند مەبادئێک ڕێککەوتین و ئەوان پشتگیریان کردووە، تۆکمەیان کرد لە بڕیارێکی سیاسی و ئۆمۆر کراو لەلایەن هەر چوارلایەن. دواتریش وەک بزانم بزوتنەوەی گۆڕانیش هاتە پاڵ ئەم ڕێککەوتنەوە ڕازی بوو بەسەری و چەند ڕۆژی شە دیسان گەرم و گوڕی مەکتەب سیاسیەکانی یەکێتی و پارتی و یەکێتی لەگەر یەکگرتو لەگەر گۆڕان لەگەر کۆمەڵ پارتی لەگەر ئەوانی تر گەیشتینە ئەو قەناعەتەی کە تاکو ئەو کاتەی پێویست دەکا ئێمە لەم سیستەمەی عێراقی بمێنینەوە بە پێی ئەم دەستورێک کە واژۆی بۆگراوە و دەنگمان بۆی داوە و نووسینەوەکەی بەشدار بووینە، پێویستە ئێمە هاودەنگ بین و هەماهەنگ بین و فعلەن بڕیار درایە مەبدەئیەن کە دوو وەفد سەردانی بەغدا بکە لە سەرەتای هەفتەی داهاتوو. وەفدێکیان لەسەر ئاستی حکوومەتی هەرێم دەبێت، لەوانەیە بە سەرۆکایەتی سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێ و وەفدێکیش لەسەر ئاستی حزبی دەبێت لەلایەن مەکتەبی سیاسی حزبەکانەوە دەبێت. بەس ینی دەچن، بەڵام بڵڵەبت دیاری نەکراوە، ینی چ ڕۆژێکە یان چ کاتێکە، بەس حتمما پێش گفتوگۆی دووەمی پەرلەمان بۆ دیاریکردنی گۆڕانکاری لە کابینەی عەبادی دەبێت ئەوانە بچن و مەبەستی وەفدەکان چییە؟ ینی چوونیان بۆ چ بابەتێکە بە دیاریکراوی ئەو دۆخ و پێشهاتە تازەیە کە لە عێراقدا دروست بووە بە تایبەت لەسەر گۆڕانکاریەکانی؟ بەڕاستی وەفدی یەکەمیان کە تایبەتمەندی خۆیە وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر حکوومەتی عەبادی بە تەسەووری من زیاتر دەبێت ئەو بابەتانە بن کە پێیوەستە بە بواری ئەمنی و کۆنتڕۆلکردنەوەی مووسڵ و دەوروبەری مووسڵ و ڕێخستنەوەی هێزی پێشمەرگە و ئیمکانیاتیان بۆ دیاری بکرێت، چ لە ڕووی چەک و تەقەمەنی، چ لە ڕووی ئالیات، چ لە ڕووی بودجا و هەروەها لایەنی بارودۆخی ڕێخستنەوەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لەگەر عێراق و ئەو پێشاتانەی کە دێنە پێش و نرخی نەوت کە قرارە تەسەوڕ دەکرێت بۆ مانجی 6 هەتا 45-50 دۆلاریش بڕواتن. دەبێت ڕێخستنەوەیکی نوێ لەسەر ئەو ئیتیفاقیەش بکرێت کە لە نێوان هەردوو لا هەیە، کێشەی بودجەیە، کێشەکانی هەڵواسراو لە نێوان هەردوو حکوومەت بە شێوەیەکی گشتی دەبێت تاوتوێی لێ بکرێت. وەفدی دووەمیان کە وەفدێکی سیاسی زیاتر بۆ گفتوگۆیە لەگەر لایەنە سیاسیەکانی حکوومەتی ئایندە کە با بڵێن تەحالوفی نیشتیمانیە کە سێ حزبی گەورەی شیعیە، یەکیان دەولەت القانونە، یەکیان کوتلەی ئەحرارە کە جەماعەتی سەدرەکانن و هیچ سێمیان
کوتلەی مەجلیس عەلایەکە کوتلەی مواطنە پێدەگوترێت عەمار حەکیم جگە لەوەی بینینی کەسایەتیەکانی بەغدا سەرۆکی کۆمارە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە سەرۆکی پەرلەمانە و هەروەها کوتلە سونیەکان و کەسایەتی سونیەکان لەوێن دەرێ گفتوگۆ بکەین بۆ ڕێخستنەوەی بیرۆکەکان تاکو چۆن هەر کوتلەیەکی سیاسی و هەر مکەونێک چۆن بتوانی استحقاقی انتخابی خۆی وەربگرێ ئەوەی پێویستە بە هەرێمی کوردستان کە ئێمە ئاماژەمان پێکردووە لە هەموو کۆبوونەوەکان و بوویتە یەک لە سەوابتەکانی داواکاری ئێمەی کورد چۆکو پەرلەمانتار چۆکو حکوومەت چۆکو لایەنی سیاسی کە هەر پێنج لایەن لەسەری کۆچین مەسئلەی شەراکەتی ئێمەیە لە حکوومەتی ئیتیحادی فیدرالی لەسەر ئەو بنەمایش دەستور نووسرایتەوە کە عێراق پێک دێ لە دووس قەومیەی سەرەکی دوونەتەوەی سەرکی کورد و عەرەبات ئێمە شەریکی یەکترینە بەڵام ئێمە ناڵێن 150 بە 50 بین بە پێی استحقاقی انتخابی خۆمان دەبێت ڕێز لەو شەراکەتە بگیرێ ڕێز لەو تەوافقە بگیرێ کە بنەمایەکی ئەساسیشە لە دەستوری عێراق باشە لەسەرم بابەتە دو پرسیار بۆ تۆ لەسەر داواکاری حکوومەتی عێراقی بووە سەردانی وەفدی هەرێمی کوردستان بە تایبەت وەفدە حکوومەکە یاخۆت هەرێمی کوردستان بۆ خۆی پێیگرنگ بۆ کە سەردان بکە وڵی من نازانم بەس ئومێدەوارم لە سەرداواکاری حکوومەتی عێراق نەبووێت دەست پێشخەری کورد بێ بۆی بچێ بە دوای مەبەستەکانی خۆی دابگەڕێەوە بەرژەوەندەکانی خۆی ببینێتەوە لە حکوومەتی عێراقی ئاین سپاس دەکەم کاکاوە هەر بە پرسیار لەسەر بابەتی چوونی ئەو وەفدەی کورد بۆ بەغدا دێمە لای جەنابتان بڕیارە بزوتنەوەی گۆڕان بەشداری بکە هەرچەند وتە بێژی بزوتنەوەی گۆڕان وتی کە تاوەکو ئێستان پرسەمان یەکلا نەکردوێتەوە بەڵام دەمەوێت سەرنجی تۆ بزانم وەکو پەرلەمانتارێکی کورد لە بەغدا لە فراکسیۆنی گۆڕان بۆی کە ضرورە بزوتنەوەی گۆڕانیش بەشدار بێت لە وەفدانەدا زۆر سپاس طبعا لە ڕاستیدا دوو وەفد بڕیارە بچێ بەڵێ یەکێکیان وەفدێکی ئەوەی حکوومیە کە بڕیارە بە سەرۆکایەتی کاک نەسیروان بارزانی بێت ڕۆژی هەینی بڕیارە بچێ و بە پێی زانیاریەکانی من بەهۆی هاتنی وەزیری دەرەوەی وڵاتێکی خۆرئاواییەوەیە و لەسەر داوای ئەو وەزیرە داوا کراوە کە هاتوون بەرپرسانی عێراق بینن پێیان خۆش بۆکە بەرپرسان لە هەرێمی کوردستانیش ببینن ئەمەیان پەیوەندی و لەو سەردانش ڕەنگە ئەگەری ئەوە هەیە کە وەفدەکەی حکوومەتی هەرێم چاویان بە حەیدەر عەبادی و بەرپرسانی تری حکوومەتی عێراق بکەوێت ئەوەی تریشان پەیوەندی بە بوو یعنی با بڵێن سەردانی وەفدێکی حزبیە بۆ بەغدا بۆ قسەکردن لەسەر ئەو گۆڕانکارانەیە کە لە بەغدا هەیە لە ڕاستی داوای من بیستمە تا ئێستا ئەمە نەبووە قەرارێکی دەستە جەمعی زیاتر لە کۆبوونەوەکەی با بڵێن پارتی و یەکێتی کە کردویان باسییان کردووە کە پێویستە وەفدێک بچێتە بەغدا تا ئێستا کۆبوونەوە لە نێوان لایەنەکانی هەرێمی کوردستان بەردەوامە بۆ گفتوگۆکردن لەسەرەوەی ئەم وەفدە بچێ یان چۆن بچێ لە چ ئاستێک بچێ و ئەجێندای سەردانەکەی لەگەڵ بەرپرسانی کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی عێراق چی بێ و چۆن بێ هێشتان ئەم مەسەلانە لە گفتوگۆدایە و ئەوەی پەیوەندی بە مەسلەی کۆبوونەوەکەی پێشووتریش هەیە کە چوار قۆڵی بوو و گۆڕان بەشداری نەکرد لە ڕاستیدا گۆڕان ئەوەی باشکرا ڕاگەیان کە ئێمە فراکسیۆنەکەی خۆمان لە بەغدا سەرپشک کردووە و پێمان وایە لەوێ بە گرنگ دەزانین کە لە یەک ڕێزی کورد بپارێزین و ئەوان تەخویل کراون بۆ ئەوەی سیاسەتی گۆڕان لەوێ جێبەجێ بکەن و یەک ڕێزی کورد لە بەغدا بپارێزن بۆ ئەوەی بتوانین دەستکەوتەکانی خۆمان بەدەست بێنین. باشە ئێستا جۆرێک لە یەکڕێزی دەبینرێ لە بابەتی مامەڵەکردن لەگەڵ بەغدادا لەسەر پرسی کورد دەمەوێت سەرنجی تۆ بزانم وەکو ئەندامێکی پەرلەمانی عێراق کە گرنگە کۆی لایەنەکان بەشدار بن لەو وەفدەدا ئەگەر بڕیاری لێ بدرێ دەزانم دوجارەوە لایەنە سیاسەکان بە ڕێکەوتن ئەم بابەتە یەکلا دەکەنەوە بەڵام سەرنجی تۆم دەوێت. لە ڕاستیدا ئەگەر ڕای منت دەوێت ڕای خۆم جارێت دەڵێم پێم وایە گرنگە هەموو لایەنەکان بەشداری تێدا بکەن ئەگەر بڕیار بدرێت لەسەرەوەی ئەو وەفدە بچێ و بەڵام چێ لە وەفدە بەشداری دەکات چۆن دەبێ ئەمە شتێکی ترە وردەکاری ترە بەڵام ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە ئەوەی یەک ڕێزی کورد ئەوە زۆر بە گرنگ دەزانین و لە ڕاستیدا پێشتری ژێمە ڕێکەوتنێکمان لە بەغدا لە نێوان فراکسیۆنەکان ئیمزا کردووە بە سەرپەرشتی کاک ئارام شێخ محەممەد جێگری سەرۆکی پەرلەمان کە سەرۆکی فراکسیۆنە کوردستانیەکان بێکەوە لە کۆبوونەیەکدا دواتر گەیشتنەوەی کە ئەو ڕێکەوتنە ئیمزا بکەن کە دوو خاڵی زۆر سەرەکی تێدایە یەکانەوەیە کە بە یەک ڕێزی
مامەڵە لەگەڵ ئەم پرسانی عراق بکەین و وەکو مستحقاتی با بڵێن ئیستحقاقی نەتەوەیی مامەڵە لەگەڵ پشتی کورد بکەین و لە هەمان کاتیشدا یەک ڕیزی خۆمان بپارێزین و لە 120 پشتی کووردە کە لە پەرلەمان هەمانات بەرگری لێ بکەین بۆ ئەوەی لە پۆستەکاندا ئێمە لە 120 کەمترمان نەبێ و هیچ دایانێکیش بە تەنها گفتوگۆنەکە لەگەڵ لایەنەکە ئەمانە نقاتە گرنگەکانن کە ئێمە لەوێ بەیەکەوە اتفاقمان لەسەری کردووە و بە پێویستی دەزانم کە بڵێم ئێمە زۆر گرنگە لە ڕاستیدا لەم گۆڕانکارانەدا ئێمە چەند شتێک هەیە کە دەتوانین ئێمە کارتی کورد بەهێز بکە بەداخەوە دەڵێم یعنی دەبێت دام بۆ دابنین کە ئەو دۆخی لە هەرێمی کوردستاندا هەیە ئەو کێشە سیاسیانەی کە لە کوردستاندا هەیە و پشتخستنی دامەزراوەکانی هەرێمی کوردستان بێگومان ئەمە کاریگەری سلبی بووە و دەبێت لە ڕۆڵ و پێگەی کورد لە بەغدا و ئەو پەیوەندیەی کە ئێستاش لە نێوان هەرێم و بەغدا هەیە بە هۆی ئەوەی کە با بڵێن ئەو ڕێکەوتنی کە لە نێوان هەردوولادا هەبوو تووشی بنبەست بووە جێبەجێ نەکرا هەرێم نەوت سەر بەخۆ لە پرۆژەی بەغدا بوجە نانێرێ ئەمە شەندیسانەوە پێم وایە بە تایبەتی لەم دۆخەدا کە عراق بەم دۆخە پڕ لە گۆڕانکاری و دینامیشێتدا تێدەپەڕێ ئەمانەش تاسیری هەیە بەڵام ئێمە سەرڕای ئەوەش پێویستە کاکەوە بزانم گرفتێکی بچووک دروست بوو هیوادارم چارەسەر بکرێ بۆ ئەوەی دواتر بگەڕێمەوە لای کاک تاریق ئەوەی کە ئێستا دەبینرێ لە بەغدا کۆدەنگیەکەیە لە نێوان لایەنە کوردەکاندا فراکسیۆنە کوردەکاندا لەسەر پرسی بەغدا بۆچی ئەمە ناگوازرێتەوە بۆ هەرێمی کوردستان قورسە یان جیاوازێکە چییە بۆ لەوێ یەک دەنگن بۆ لێرە ناکۆکن بەڕاستی ئێمە لە کوتلە کوردستانیەکان هەمیشە هەوڵمانداوە چۆک و سەرۆکی فراکسیۆنەکان چۆک و تاچی ئەندامانی پەرلەمان لەبەر ئەوەی لەوێن دەرێ دافعێکی کە هەیە مەبەستێک هەیە کە مەبەست پارێزگاریکردنە لە هەموو بەرژەوەندەکانی کورد چ لە هەرێمی کوردستان و چ لە ناوچە کوردیەکانی دەرەوەی هەرێمی کوردستانیش نوێنەری مووسڵمان لەگەرە کوردانی کەرکووکمان لەگەرە کوردانی خانەقینمان لەگەرە کوردانی دووسخورماتومان لەگەرە کوردانی بەغدامان لەگەرە کەواتە دافعەکە لەوێن دەرێ زیاتر حەماسەی قەومی نەتەوەیی پێوە دیارە و ئەلحەقی تاکو ئێستا کە هەموو خوشکوبرایانی ئەندام پەرلەمان بە ڕۆحەچی خۆنەویستانە کاریان کردی هەرچەندە جارجار پروشکە ئاگری بچوک دێتن بەڵام وەکو حەریق زوو هەمومان پێڕادەگەین و دەیکوژێنینەوە بە ئەوەی تەشەنە نەکاتن و ئەوەش بە ئیرادەی هەموو لایەکە تەبیعی لێرکانە جێگای دەستخۆشیە بۆ هەمووان کە هەریەکە و لە ڕاستە خۆ نیەت پاچی بە تایبەتی سەرۆکی کوتلەکان نیازپاچی ئەو پەڕیان پیشانداوە تاکو هیچ کێشەیەک دروست نەبێتن. ئەو یەک دەنجەی لەم ئەخیرە کە چەند کۆبنەوەی کراوە ئەو بەیاننامەیە دەرچوو وەرە دواتردا بەیاننامەی حیزبە کوردستانیەکان دەرچوو کە چوار حیزبەکە ناقص بزوتنەوەی گۆڕان لە سلێمانی دانیشتن دوای بزوتنەوەی گۆڕانی شتەیدی خاڵەکانی کرد. وەکو من ئاگادار بم لەلایەن بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە کاک نێچیروان بارزانی دەستخۆشی و سوپاسی یەکەی هەموو لیستە سەرۆک لیستەکان و ئەندامەکان کرا بیمافیهم لەوانە سەرۆکی لیستی گۆڕان و ئەندامانی پەرلەمانی بزوتنەوەی گۆڕان و هەروەها کۆمەڵی ئیسلامی و یەکگرتو سوپاسکران لەبەر ئەو کۆدەنگەی کە پێکەوە و هەر بەخۆشی گوتبووی ئومێد دەوارین کە ئەم یەکریزیە و ئەم نەرمینواندنە کاریگەری لەسەر بڕیاری سیاسی لە ناو خودی هەرێمی کوردستانی شەبی واتە دەرگایەکە بۆ ئەوەی کە بەیانی بتوانین زیاتر گفتوگۆ بکەین لەسەر مێزێکی وها مستەدیرە دابنیشین هەر کەسە کێشەکانی خۆی باسکە مافەکانی خۆی باسکە پابندبوونەکانیشی دیار بێ بەپێی ئیستحقاقی هەڵبژاردنەوە هەندێک جاری واشە لە بەربەرژەوەندی گشتی دەبێ ئێمە بۆ یەکتریشدا بنوێنین شەرم نییە بەڵکو گەورەیە. باشە ئەکرێ خوێندنەوەی ئەم کۆدەنگی ئێستا لە بەغدا دەبینێت خوێندنەوەی ئەوەی بۆ بکرێت کە لایەنەکان ڕێککەوتون لە پای کۆدەنگیان لە بەغدا بابەتەکانی هەرێمی کوردستانیش چارەسەر بکرێت بۆ نمونە پارتی دموکراتی کوردستان داوای کردبێ کە بزوتنەوەی گۆڕان و لایەنەکانی دیکە هاو هەڵوێست و یەکگرتو بن لە بەغدا ئەمانیش نەرمی بنوێنن لە هەرێمی کوردستان دەکرێت ئەم نەوع لە خوێندنەوەی بۆ بکرێت؟ نا ئەلحەقی یعنی شتێک نییە بڵێ بە بەرنامە بوو بێتەوە وا بکە من وا دەکەم هەموو ئەندام پەرلەمانەکان هەر 65 ئەندام پەرلەمان وە سەرجەم سەرۆکی کوتلەکان کاگ ئارام کە جێگیری سەرۆکی پەرلەمانە بەڕێز دکتۆر فواد معسووم کە سەرۆکی کۆمارە وەزیرە بەڕێزەکان هەمیشە
لەگەر یەک دەنگ بووینە لەگەر یەکتر بووینەوە کۆدەنگ بووینەوە لە ئەنجامی خەمخۆری بۆ دەستکەوتەکانی هەموو نەتەوەی کووردە لە عێراقی ئیتیحادی فیدرال نەبڵێن باوە ئیتیفاقێکی سیاسی بووبی و ئەوە بۆ سەبەبی ئەوەی کە ئیتیفاقێک بکەین و کۆدەنجەکە بۆ سەبەبی ئەوەی حرسەکە بۆ سەبەبی ئەوەی کە ئیمزا لەسەر ئەم ڕێککەوتنانە بکەین کە ئەنجامماندا. باشە سوپاسەکەم کاکاوە من ئەو پرسیارەی لە کاک تارەکەم کردیارە وەکو زانیاری لە لای من هەبوو بەوەی کە ڕێککەوتن کراوە لە نێوان بەتایبەت بزوتنەوەی گۆڕان و پارتی دیموکراتی کوردستانە بە کۆدەنگیتان لە بەغدا لێرەش دۆخەکە بەرەو ئاساییکردنەوە ببرێت بە تایبەت لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم زانیاریانە دروستن؟ نەخێر کاک کارزان لە ڕاستیدا من حەزەکەمەوە بڵێم کە وەکو باسم کردم دۆخی هەرێمی کوردستان ینی زۆر زەرری لە کورداوە وێنەی کوردی هەم لە عێراق هەم لە دەرەوەش زۆر با بڵێن شێواندوو ئەگەر ناشرینی نەکرد بێ بە تەواوی ئێمە ینی لە بەغدا و ئەو دۆخی کە لە بەغدا هەیە و ئەو ئستحقاقەتەوەی کە هەیە دەکاتە ینی واجب لەسەر هەمومان ئەرکەکە لە ڕاستیدا تەجاوزی هەندێ ئەو مەسەلانە بکەین کە لە هەرێمی کوردستاندا هەیە هەرچەندە بەڕاستی زۆر قورسە بۆیە ئێمە بە پێویستمان زانیوە کە ئەو با بڵێن یەک ڕیزیە هەوڵ بدەین بپارێزین و ئەوەش تەنها ینی یەک ڕیزی تەناوە نییە با بڵێن لە پێناوی ئەوە بێ ئێمە لە کوردستان با بڵێن گۆڕانکاریەک ببێ و بەرامبەر بەوە تەنازولێک لە بەرامبەرەکان ماوەرە بگرین نەخێر تەمەنا دەکەین کە بەبێ ئەوەی کە هیر ئیتفاقێک هەبێت تەمەنا دەکەین بەبێ ئەوەی کە بۆ ئەوە بێ کە یەک ڕێزی لە بەغدا پارێزین ئێمە لە هەرێمی کوردستان هەرتەنها لە پێناوی خەڵکی هەرێمی کوردستان و لە پێناوی ئەزمموی هەرێمی کوردستان هەوڵ بدەین ئەوەی کە پێویستە دامەزراوەکان شەرعیەتیان بۆ بگەڕێتەوە و ئەو دۆخە سیاسیە نالەبارەی کە هەیە چارەسەر بکرێت بەڵام ئەوەی هەیە لە بەغدا لە ڕاستیدا لە منتەڵەقی حرسی هەموو لایەکمانە لە پێناوی ئەوەی کە یەک ڕێزی بپارێزین و هیوادارین ئەمە تاسەر بێ و ئەمە تا ئەم لەحزەیە لانی کەمی ئەو یەک ڕێزیەمان پاراستووە و هیوادارین ئێمە بتوانین بە هەموو لایەک شەڕ لەسەر پشتی کورد بکەین نەک شەڕ لەسەر کەسەکان بکەین با بڵێن کەسێکی دیاریکرا بۆ وەزارەتێک هەوڵ بدەین ئێمە تەجاوزی شەخصەکان و ئەو مەسەلە حزبیانە بکەین بۆ ئەوی بتوانین پشتی کورد و تەمسیلی کورد نوێنەرایەتی کورد لە ناو حکومەتی تازەی عێراق ئەوەی کە بڕیارە پێک بهێنرێ نوێنەرایەتێک بێ کە لانی کەم 120ەکە بێ بۆ ئەوەی بتوانین بەڕاستی پێگەی خۆمان پارێزیری ناو حکومەت. باشە بەڵام ئەم کۆدەنگیە یاخود هاو هەڵوێستیی بزوتنەوەی گۆڕان تەنیا لە پێناو خەمە نیشتیمانەکەدایە چونکە ینی دەوترا بەبێ مەبەست دیارەکە من ناوی وەزیرێک دەێنم دەوترا بزوتنەوەی گۆڕان زۆرتر یاخود فراکسیۆنی گۆڕان زۆرتر لە فراکسیۆنی پارتی جەختیان لەمانەوەی وەزیرەکەی پارتی دیموکراتی کوردستان دەکردەوە لە بەغدا. نەخێرەوە ڕاست نییە کاک کارزان ڕاستیدا تەفسیری هەڵە بۆ ئەو مۆقیفە کرا ئێمە حەزەکەمەوە ڕوون بێ بۆ هەموو لایە کە ئێمە سەرەتا کە باز لە گۆڕانکاری ناو کابینەی عەبادی دەکرا گۆڕانکاری جوزئی بێ ئێمە گوتمان ئەگەر ئیستثنا بکرێ بۆ هەندێک لە وەزیرەکانی شیعە پێویستە ئاسایی بێ ینی ئیستثنا بۆ بەستەنها بۆ شیعە بکرێ یان بۆ سوننە بکرێ بۆ کورد نەکرێ یعنی ئەمە بوو بە تەحەدایەکی نەتەوەیی لەبەرەوە لەسەرەوە هەموو لایەک ڕێککەوتین کە ئەگەر بێت و ئەوان ئیستثنایان بۆ وەزیرێک لە وەزیرەکانی خۆیان کرد کە باز لە ئیبراهیم جەعفەری دەکرا ئاسایی ئەگەر وەزیرێکی کوردیش ئیستثنای بۆ بکرێت کە لە نێو با بڵێن حزبە کوردستانیەکان پارتی دیموکراتی کوردستان داوای دەکرد کە وشار زێباری کاک وشار زێباری بمێنێتەوە لە وەزارەتەکەی ئەمە لەو منتەڵەقەوە هات نەک لەوەی با بڵێن بەرگریکردن بێ لە وەزیرێک ئێمە دواتریش لە کۆبوونەوەی تر بەڕسمی بە حزوری سەر کۆمار کە من خۆم لێ ئامادە بووم بە حزوری وەزیرە کوردەکان باسم لەوە کرد کە ئێمە وەکو گۆڕان لەگەڵەوەین کە شەڕ لەسەر پشتی کورد بکەین برادەرەکان خۆیان دانیش بوون وەزیرەکان گوتم ئەو وەزیرانە ئەو برا بەڕێزانە هەموو ڕەفیقی خۆمانن بەڵام لە هەمان کاتیشدا ئێمە لەسەرەوەی فلان وەزیر بمێنێتەوە بچین دەستبەرداری پشتی کورد بین لە ڕاستیدا ئەمە هەڵەیەکی گەورەیە کە لە ساڵانی ڕابردوودا بەداخەوە کراوە بۆ نمونە باسمان لەوە کرد ئەگەر بێت و گۆڕانکاری شامل بکرێ لە 22 وەزارەتەوە دەکرێت بە 16 وەزارەت لە 16 وەزارەت ئێمە 3 وەزارەتمان بەرکەوێ ئێمە ئەو کاتە ڕێژەمان دەبێتە لە 18.8 نزیک دەبینەوە لە 20 ئێستا 22 وەزارەت کە 3 وەزارەتمان هەیە لە 13.6 باشە ئێستا ئەمە کە پۆستەکەمان ڕێژەکەمان کە بەرز دەبێتەوە لە پێناوی ئەوەی فلان وەزیر دەمێنێتەوە واز لەوە بینین
شەڕ لەسەر وەزیرەکە بکەین یان شەڕ لەسەر پشکەکەی کورد بکەین ئەمانە گرنگن و ئەوە ڕێی بزوتنەوەی گۆڕان بووە باش و ئێستاشی لەگەڵ بێ پێمان وایە بێک ریزیەوە مامەڵە لەگەڵ ئەم مەسلەیە بکەین کە مەسلەی وەزیر نەبێتە عقدا لای حەزبەکانیان لای کورد خۆی پێویستە پشتی کورد ئەوە ببێتە هەدەفی ئەساسی ئێمە و ینی شەراکەتی کورد لە بڕیاردانی سیاسی کە ئەوە بەگرنگتر دەزانم لەوەی کە تەمسیلمان چەند دەبێت. کاکاوە من زانارێکی دیکەشم هەیە دیسان دەمەوێتەوە بۆم پشڕاست بکەیتەوە یان دیسان ئەگەر وانە ڕەتی بکەیتەوانێ بۆی کە پارتی دموکراتی کوردستان بەلایەنەکانی وتووە ئێمە دوو اختیارمان لەگەڵدایە یان دەبێت ئێوە کۆدەنگ بن لەگەڵماندا یانەوە تا ئێمە لە پرۆسەی سیاسی لە بەغدا دەکشینەوە کە ئێوە ئەمەتان بە زیان بۆ خۆتان زانیەوە بە تایبەت وەکو بزوتنەوەی گۆڕان کە ئێستا یەکێک لە جێگرەکانی سەرۆکی یاخود ئەنجومەنی نوێنەران لە بزوتنەوەی گۆڕانە و بەشداریشن بە وەزیرێک لە ناو حکوومەتەکەی عبادیدا ئەم زانیاریان تا چەند دروستە دواتر لە نوێنەرەکەی پارتی دموکراتی کوردستانی ینی لەسەر بەڵێ ئەوە کاک تارق دەتوانێت دواتر قسە بکایە ئەمە ڕاستە یان ڕاست نییە ئەمە ڕێی پارتییان نا بەڵام حەزەکەمەوە بڵێم هیچ حزبێک نەپارتی نەیەکێتی نەگۆڕان نابێ خۆی بک بە سنتەر لە یەک ڕێزی نیشتیمانیەوە تەرجمە و پێناسەی یەک ڕێزی نیشتیمانی لەسەرەوە بکە کاگەر لەگەڵ من بوون ئەوە یەک ڕێزی نیشتیمانی پارێزراوە لەگەڵ من نەبوون لە دەرەوە یەک ڕێزی نیشتیمانین یەک ڕێزی نیشتیمانی بریتە لە کۆمەڵێ پرەنسیب کۆمەڵی چوارچێوە کە هەمومان دەزانین چۆنە و چۆن نیە مەسەلەی ئەوەی کە ئێمە بکشینەوە لە بەغدایان نەکشینەوە ئەمە لە ڕاستیدا نابێ قەراری حزبێک بێ و بە قەراری حزبێکیش ناکرێت ئێمە لە بزوتنەوەی گۆڕان پێمان وایە کە کاتی خۆشی داوامان کردووە کە پێویستە ئەم پەیوەندی هەرێم و بەغدا دامەزراوەی بکرێت و ئەوە لە ڕاستیدا بە پێی یاسا دەسەڵاتی پەرلەمانی کوردستانە بڕیار لە ینی بڕیار لەوە بدەکە پەیوەندیەکی چارەنووسازی وەکەوەی کە نێوان هەرێم و بەغدا هەیە بە چ لایەکدا بچێتەوە بە پێی مادەی 56 یاسای هەڵبژاردننی ساڵی 1992 پەرلەمانی کوردستان دەبێ ئەمە پەرلەمانێک لای بکاتەوە کە بەداخەوە ئێستا پەرلەمان لە دۆخێکی خراپدایە و پەکراوە لەبەرەوە ئەمە گرنگە ئێمە بەو ئیتیزاها کار لەسەرەوە بکەین و مەسلەی کشانەوە ئەگەر هاتە سەرەوە ئەو کاتە پەرلەمانی کوردستان بڕیار لەسەردە بەڵام تا ئەو کاتە ئێمە بتوانین مامەڵە لەگەڵ ئەو دۆخی عراق بکەین بتوانین پشتی خۆمان بەدەست بێنین و کەی کاتیەوە هات و ئێمە توانین لەسەر پێی خۆمان بۆستین و دروستکەین کە پێم وایە هێشتا زۆری ماوە ئەو کاتە قسەیشتری لێ دەکەین. سپاس دەکەم کاک تاریق هەمان پرسیار لە تۆ دەکەم بۆی کە پارتی دموکراتی کوردستان داواکارێکی لەو جۆرەی هەبوو بۆ لایەنە سیاسەکان بەڵام وچانێکی کورد وەردەگرم و دواتر گفتوگۆکەمان بەردەوام دەبێت بەڕێزان وچانێک و بەردەوام بێت. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان گفتوگۆکەمان بەردەوامە کاک تاریق من زانیارێکم هەبوو لەسەرەوەی کە وەکو پرسیارە ڕاستی کاکەوام کردبەوەی کە پارتی دموکراتی کوردستان وتوێتی دوو اختیار هەیە یان ئەوە تا دەبێت هەمومان پێکەوە کۆدەنگ بین لە بەغدا یان ئەوە تا ئێمە اختیاری کشانەوە لە پرۆسی سیاسی لە بەغدا هەڵدەبژێنین. بەڕاستی خۆی هەموو ئەگەرەکان کراون و ئێمە لە کۆبوونەوەی ئەگەر لەبێت لە یادم بێ لە کۆبوونەوەی سەرۆکی کوت لە کوردستانیەکان بوو منیش بەشدار بووم باز لەوە کرا کە تەغیری جزئی دەکرێت ینی چەند وەزیرێک تعدیل دەکرێت قراروا بوو نۆ وەزارەت نۆ وەزیر تعدیل بکرێت یەک لە وەزیرانە وەزارەتی دارایی بوو کە بەڕێز کاک بشار زێباریە ڕای ئێمە ئەوا بوو کە لەگە کوت لە کوردستانیەکان ئەگەر هات و عەبادی وەکو سەرۆک وەزیران ئەم نۆ وەزارەتەی هێنا بۆ گۆڕانکاری و دەنگدان لە بڕی ئەوانە بە خەڵکی بڵێن تەکنۆقڕات و مستەقیل و ئەو بابەتانە ئێمە دەنگ بدەین یان دەنگ نەدەین یان بینە دەرەوە مووقف وەربگرین بە کۆدەنجی الحەقی هەموو کوت لە کوردستانیەکان و ئەم خەیاریان بۆ ئێمە بەجێهێشت گوتیان ئێوە چ بڕیاردن ئێمەش لەگەڵتانین لەبەرەوەی فەرق نییە کاک بشار زێباری کە وەزیری نوێنەری پارتیە لەوە حکوومەتەکە نوێنەری هەموو کوردیشە بۆی هەر شتێک بە زەرری ئەو تەواو بێ بە زەرری هەموو لایەک تەواو دەبێتن و ئەگەر ئەمڕۆ لەگەر ئەو بکەن سبەی لەگە وەزارەتەکانی تریش ئەوە دەکەن
خاڵێکی تریش دیسان کە جێگای پێزانین و دەستخۆشیە و هەروەها جێگای ئەوەیە کە هاوڵاتیانیش بزان. ئێمە لە کۆبنەوەی سەرۆکوت لە کوردستانیەکان بووین لەگەر هەر دوو وەزیری بەشدار بوو کاک بشار زێباری و کاک فریاد ڕەواندزی بوون. دیارە کاک دکتۆر جاسم لەوێ نەبوو لە بەر هۆکارێک لە لای بەڕێز سەرۆکی کۆمار بووین. خاڵگەتا گەیشتە سەر ئەوەی ئەگەر گۆڕانکاری بەڕێز عەبادی جوزئی بوو تەنها ویستی کاگوشیار لا بباتون کەسێکی تر بێنی لە جێی پۆستەکەی ئەو دابنێ و ڕەغمی ئیرادەی هەموو کوت لە کوردستانیەکان چی دەبێ ئەگەر ئەوە ڕوویدا. بەڕێز کاک فریاد ڕەواندوزی گوتی من ئەسڵەن ئەو حەقە بە خۆم نادەم و قبوڵی ناکەم من لە حکوومەتێک بم زەمیلێکی ئێمە کە کاگوشیارە ئەگەر لە پارتی دیموکراتی کوردستانیش بێ ئەوش نوێنەری کوردەوە ئێمە بە هەمومان پێکەوە هاتوینە یان هەمومان پێکەوە وەزیرین یان هەمومان پێکەوە وەزیر نین و ئەوە مووقفێکی زۆر سەرنجڕاکێش بوو کە ئەوە خاڵی دۆمیش کاگوشیار کە دەکاتە سەرۆکی کوتلەی بزوتنەوەی گۆڕان لە تەک من دانیشت بوو ئەویش وتی ئەگەر کاک دکتۆر جاسمیش لێرە نییە بەڵام من وەکو بزوتنەوەی گۆڕان دەڵێم هەمان چارەنووسی دکتۆر جاسمیش وەکو ئێوە دەبێت یان پێکەوە هەر سێکتان وەزیرن یان پێکەوە هەر سێکتان وەزیر نینە. ئەوە وای کرد یعنی بەیاننامەیەک دەربکەین ئێمە هەر ئەو شەوی لەوێن دەرێ لە 6 خاڵ کە مجموعەیەک سەوابتماندانا هەمووی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان و نەتەوەی کورد دەبێتن لە هەر پێک هاتەیەکی حکوومەتی ئایندا عەبادی بێ غەیرە عەبادی بێ کە مهمترینیان ئەوەیە دەبێ حکوومەتی عێراقی بێتە سەر ئەو قەناعەتەی کە ئێمە شەریکی ئەوین لە هەموو پۆستەکان لە هەموو بەشەکان لە هەموو حقوق و التیزاماتێکی کە بەرمان بکەوێتن یان لەسەرمان بێتن و بەڕێز کاک دکتۆر سەرۆکی کۆمار دەستخۆشی نوێکردین و هەبوو بەیاننامەکەمان دەرکردو بۆ هەموو ڕاگەیاندنەکان بڵاوکرایە. مەبەستم لێرکوانە ئێمە نامانەوێ ئەگەر حساسیت لە کوردستانی شەبێتن نامانەوێ حساسیتە بێتە ناو بەغدا و ئەگەر هەش بێ دەبێ هەوڵ بدەین ئێمە بە هزری خۆمان بە بەرژەوەندی ڕەچاوکردنی بەرژەوەندەکانی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەوڵدەن ئەو پاڵە پەستۆی لە کوردستانی ژێ ئەو تەشەنوجاتە هەیە ئەو جەوەی کە دروست بووە وردە خاو بکرێتەوە با ئێمە دەست پێش خەربین هاوڵاتیانیش لەگەرمان بن و حیزبە سیاسیەکانیش هەموو کەس و کار و برایی ئێمەنا ئەوانیش حتمەن لە جیاتی ئێمە زیاتریش بیر دەکەنەوە زیاتریش خەمخۆرن بۆ بەرژەوەندەکانی باڵای هەموو هەرێمی کوردستان بۆیە تەسەوڕ دەکەم ئاراستەکە بەرەو ئاراستەیەکی هێمنانە دەڕواوە ئێستاکە گفتوگۆ زۆر گەرمە لە ئەوەی شێوازێک ببیندرێتەوە مەخرەجێک هەبێتن تاکو و پەرلەمان کارا بکرێتەوە حکوومەتی تری دروست بکرێتن لە نێوان هەموو ئەو گەرم و گوڕی کە هەیە هۆکارەکەی ئەو کۆدەنگی بەغدایە یعنی تاسیری داناوە بەقەدەوە ئەوەژێک لە خاڵەکانە بۆنا ئەوژێک لە خاڵەکانە باشە بابەتێکی دیکە کە منم شۆ دەمێ وەڵامی بۆ وەربگرمەوە کورت بۆ ئەم گۆڕانکاریانە وەکو پێشووتر تەنیا چاوی لە چەندێتیە بەو لە 120 یان دەیەوێت گفتوگۆ لەسەر چۆنێتی بەشداریکردنیش بکە. وڵا ئێستا ئەو دوو وەفدەی کە بەنیازە وەفدێکی سیاسی حزبی مەکتب سیاسیەکان و وەفدێکی حکومی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە سەردانی دەکەن ئەو بۆ یەکیان بۆ چەندایەتیە و تریشان بۆ چۆنایەتیە ئەگەر بین لێکدانەوەیەکی بکەینەوە هەردوو چیان گرنگن ئەوانە سەوابتن. مەسئلە چەندایەتی ئەوەیە استحقاقی خۆمانە بە پێی بەرکەوتەمان لە هەڵبژاردنەکان کە بوویتە 120 بۆ هەموو کورد. چۆنایەتەکەش ئەوەیە کە ئێمە چۆن بتوانین خۆمان بدۆزینەوەکو هاوڵاتیەک لە ناو عێراقی دیموکراتیان فیدرالدا لە ماوەی ڕابردوودا گلەی هەبووە لەسەرەوەی کە ئێمە ئەگەر پۆستەکانمان بە ئیستحقاقی خۆشمان وەرگرت بێت لە بەغدا بەڵام هیچی دەست نەخستووە بۆ کورد ئەمەش گرفت بووە لە مامەڵەکردنمان لەگەڵ بۆی کە نەیتوانیوە لە ماوەی ڕابردوودا مەسەلەی بابەتی بودجەی پێشمەرگە یەکدا بکاتەوە بودجە قەرار بوو ئەو خاڵانەی کە کورد پێشووتر بۆ حکوومەتی عێراقی پێشنیاز کرد بوو بڕیار بوو بودجە زیاد بکرێ بەڵام کەم کرایەوە و دواتر هەر بڕا مەسەلەی ئاسمانی سربەخۆی هەرێم ئەوە یەکێک بوو لەو خاڵانەی کە کورد داوایە کرد بەڵام تاوەکو ئێستا هەر دیسان هیچی لێ دەست نەخراوە مەسەلەی ناوچە جێناکۆکەکان یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم هیچ لەمانە دەست نەخراوە نیە لە 2023 ئێمە چوینەوە بەغدا حکوومەتی مەجلیس هەر حکوومەتەکە لەو کاتەوە پێکات چارەوە کە پێکات و تاکو ئێستا 4-5 کابینە گۆڕاوە لە هەر هەمووی ئەمە پشتی خۆمان هەبووە پشت وەکو پۆست و لە ئیمتیازاتیش ئەگەر بێن باز بکەین خۆیمە
لە 2004 نەوتمان نەبوو لە 5 نەمابوو لە 6 نەمابوو لە 7 نەمابوو لە 8 نەمابوو لە 9 نەمابووە ئەو میزانیەکە تا هەتا مانجی 2 ساڵی 2014 پشتی 170مان بۆ هاتووە و لەگەڵ ئەو ئیرادەی کە هەمووان بوو ئەدی ئەو ئاوادانی کە لە کوردستان کراوە بەچی کراوە بەغدایە ینی بەدەستێنانی ئیمتیاز بۆ لە بەغدا ئەمی پێکراوە بڵێ لە ناو هەرێمی بەڵێ کوردستان ئێمە بەشێک بووینە لە عێراق نەک ئەوان ئیمتیازیان دابێت ئێمە مستحقاتی هەرێمی کوردستان بوو بەپێی موازنە کە دەکات 170 ئیقرار کردووە کوردبێ بۆ نەڕازی نەدراوە ئێوە خاڵانەی تر کە داوایە کرد مەسلەی ئەوە یەک لە بابەتەکانە پێشمەرگا مەسلەی ناوچە جێناکۆکەکان پێشمەرگەش موچەی پێشمەرگەش بەشێک موچەی پێشمەرگەش نەدراوە بەڵام دەبواە بدرابا بەڵام هەر لە پشتی 170ەکەی دابینکراوە بۆ وەزارەتی پێشمەرگا ئەگەر بێنەدر بووە هەندێک حالەتی تر هەیە مەسەلەن مادەی ئەتەوێ بڵێ ئەو قسەی ڕاز نییە کە هیچی دەست نەخستووە یان بەشێکی کەم لە داواکارەکانی ڕاز نییە بە مەطلقی بێن هیچی دەست نەکەوت ئەی بەڕێژەی لە هەر بابەتێک مەسەنەگەر بێنە سەر بابەتی بەشداریکردنمان لە حکوومەت ئەوە مۆزوعەکە ئەگەر بێنە سەر بابەتی بودجە مۆزوعێشکە ئەگەر بێنە سەر جێبەجێکردنی مادەی 140 بابەتێشکە ئەگەر بێنە سەر مەسەلەی پشتی ئێمە لە ئاوادانی بودجەی تەنمیەت الئەقالیم ئەوە بابەتێشکەیە ئەگەر بێنە سەر مەسەلەی هەماهەنگی لە سەر قانونی نەوت و غاز کە ئەگەر هەموومانە کۆ بکەیتەوە چ ڕێژەیەکمەی بە شێوەیەکی گشتی ئێمە لە 2003 تاکو ئێستا 2016 بەشداربوونمان لە حکوومەتی ئیتیحادی فیدرالی بە پێی بنەماکانی دەستور لەگەر دوای 2003 کە چوینەوە بەغدا تاکو ئێستا ئێمە لە ڕووی ماف و ئیمتیازاتەوە زەرەرمان نەکردووە بەڵام ئەوە تموحی ئێمە نییە تموحی ئێمە زیاترە دەمانەوێت هەموو بنەماکانی دەستور جێبەجێ بکرین بەڵام لە عێراقێکی پەرت و پڵاو و شیعە لەلایەک خۆی بە ئەغلەبیە دەزانێت سونە خۆی بەلایەک بە مفتەحەت دەزانێ و کورد مافی پێشێل کراوە چەند ساڵە هەر ئاگر و بە ئاسن تەعاملی لەگەر کراوە هەر ئەوەی لێ دەردەچێت بەڵام ئێمە پێویستە ئێستا خاریتە طریقێکمان هەبێستە زۆر من دڵخۆشم کە قیادەی سیاسی کورد بگاتە ئەو بیرکردنەوەی پێویستە هەتا دوایین کات دوایین لەحزەی ئێمە لەم عێراق ماوین دەبێت ئێمە لە گفتوگۆ دابین دەبێت ئێمە لە گفتوگۆ دابین چونکە شەڕ نەماوە شەڕ بکەین ئێستا کە شەڕ لە ڕێگای مفاوەزات و گفتوگۆ و چەندم لێ وەردەگری و چەندە دەمێت دانوستاندن لە گۆڕەیە بۆیە دەبێت بەڕایمە ینی ئەمڕۆ لە کۆڕێک بووین بەڕێز دکتۆر محەممەد عوسمان ئاماژەی بەوەی کردگوتی یەک لە هەڵەکانی کورد دەبواە لە 2003ەوە دەستگایەکی هەبایە دەستگایەکی هەبایە کۆمسیۆنێکی هەبایە بۆ ڕاوێژکردن لەگەر حکوومەتی ئیتیحادی لەسەر هەموو شتێکەوە لە بواری کۆمەڵایەتی لە بواری سیاسی لە بواری اقتصادی لە بواری یاسایی لە بواری کەنیمانە پەیوەندی بۆ ناکۆچی لایەنە سیاسەکانەوە ئەگەر ئێمە ئەو کۆمسیۆنیەمان هەبایە لەگەر عێراق تاکو ئێستاکە تەسەور دەکەم زۆر کێشە ئێستا ڕوویدا هەڕووی نەدەن باشە سوپاس دەکەم کاکاوە لەسەر مەسلەی چۆنێتی و چەندێتی ینی وازەحە لەسەر بابەتی ژمارە یان ئەو پۆستانی ئەو ڕێژەیە کە بۆ کورد دیاری کراوە بەڵام لە بابەتی چۆنێتیدا ئەم جارە کورد پێویستە ورتر لە جاران ئەم بابەتە تاوچێ بکە لەگەڵ لایەنی عێراقیدا لەگەڵ حکوومەتی عێراقیدا چونکە پێشووتر ڕەخنە زۆر گیراوە لە نوێنەرانی کورد بە تایبەت نوێنەرانی کورد لە ناو حکوومەتی عێراقیدا کە وەکو پێویست نەیانتوانیوە ماف و ئیمتیازی کورد دەست بخەن دەمەوێت سەرنجی تۆ بزانم لەو بارەوە بەڵێ لە ڕاستیدا حەزەکەمەوە بڵێم کە ئێستا لەم مەرحەلەیەدا جارێ پێش هەموو شتێک گرنگە کە مەرحەلەی جارێ پێکێنانی کابینەی تازەی حکوومەتە لە عێراقدا ئێمە تەرکیزمان لەسەرەوە بێ کە بتوانین پۆستەکان جارێ پۆستەکان لە پێشە ئەو پۆستانە چی بەرکورد دەکەوێت پشتی کورد چەندە لە وەزارەتەکان و لە دەستە سەربەخۆکان و لە وەکالەتەکان و لە سەفارەتەکان و لە پۆستە ئەمنیەکان و هەموو ئەوانش چونکە بڕیاری لەسەردراوە لە پەرلەمان کە دەبێ گۆڕانکاری تێدا بکرێ و ئیسلاحاتی تێدا بکرێ ئەمە یەکێکە لە نقطەکان بەڵام گرنگە بە فعلی ئێمە لە هەموو ڕوێکەوە ئێمە بتوانین ینی لەگەڵ حزب عێراقیەکان لەگەڵ دامەزراوە عێراقیەکان و حکوومەتی عێراق تەرکیز لەسەرەوە بکەین کە ئێمە هەوڵ بدەین تەوافق بەڕاستی ئەمە تووشی شکست نەبێ مەسلەی عێراق و بەڕێوەچوونی حکومڕانی لە عێراق مەسلەی تەوافق گرنگە و ئێمە لەگەڵ با بڵێن سوننەکان ئەو سێکۆڵەگە ئەساسی عێراقی دوای 2023 لەسەر دامەزراوە ئێمە دەستی پێوە بگرین و بەرگری لێ بکەین. لە ڕاستیدا من حەزەکەم لەسەر پۆستەکانیشەوە بڵێم ئەوەی کە لە ساڵانی ڕابردووشدا کراوە
کە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان زۆر ڕخنەمان هەبووە و ڕخنەی لێدەگرین ئەوەیە کە تەنها چەند پۆستێک لە نێوان حزبەکان خۆیاندا بەش کراوە و دەستی پێوە گیراوە و جگە لەوەش پارە زۆر بووە و کاتە لە بەغداوە هاتووە پارەکەی هەدراوە و دابش کراوە خۆشتان دەزانن بە شێوەیەکی تەندروستیش دابش نەکراوە و ئێستا کە تووشی ئەو قەیرانە ئابوووریە کە بووی نێچێک لە سەبەکانی ئەوەیە کە بە باشی ئیدارەیە و پارەیە نەکراوە و سرف نەکراوە. ئەو پۆستانەی ئێستا هەیە بە پێ و زانیارە نێمن کە دەری دەخات لە ساڵانی ڕابردوودا شەڕی لەسەر نەکراوە و کاری بۆ نەکراوە نزیکەی 4800 پۆست بە پێ و زانیارانەی لە بەردەستی منە هەیە لە موسساتی حکوومەت و دەوڵەتی عراقی نزیکەی 600 پۆست بەرکورد دەکەوێت بەڵام لەم نسبەتە ڕێژەیەکی زۆر کەمی بەرکورد کەوتووە ینی بۆ نمونە حەزەکەمەوە بڵێم لە بەس کاکەوە حەزەکەم لە پاڵەوە داوام پێ بڵێ ینی لاوازەکە ئەدای سەرکردایەتی سیاسی کورد بووە یان لاوازەکە ئەدای نوێنەرانی کورد بووە لە پەرلەمان و لە حکوومەتیش لە ماوەی ڕابردووە حتمما لە ڕاستیدا ئەوەی کە پەیوەندی بەوە هەبووە کە مامەڵەیەکی حزبیانە لەگەڵ بەغدا کراوە و ینی وەکو استحقاقی نەتەوەی مامەڵە لەگەڵ ئەو استحقاقە نەتەوەیە نەکراوە کە لە بەغداهی کورد بووە مامەڵەیەکی حزبیانە کراوە پێویست ناکە بچینە ناو تەفاسیلەوە پێشتر ئەو قسانەمان هەموو کردووە و پارەش هەبووە کە پارەکە گەیشتووە بۆ ئێرە و خۆشتان دەزانن پارەکە ئەیشان دیسانەوە بەش کراوە لە بینی حزبەکان لە 43 بە 157ەکەی ساڵانی ڕابردوو هی ئەوەی ئێستاش هەیە کە خۆتان دەزانن ئەوەی کە لە ماوەی دو ساڵی ڕابردوودا و لەو کابینەیەدا هەبووە ئەم دۆخەی کە پەیوەندیە ناتەندروستی کە لە نێوان هەرێم و بەغدا هەیە دیسانەوە ئەمە زەرەری لە ئێمەداوە هەم ڕۆڵی کوردی لە بەغدا لاوااستر کردووە باشە بەس کاکاوتخوا بەڵامی ئەوم بەرەوانە ینی مەبەستانی کوردی بەتەنیا پارتی وەکێتی بوو کە ئەو پارە دابش کراوە لە نێوان خۆیاندا بێگومان پارتی وێچێتی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بوون لە ماوەی زیاتر لە 20 ساڵی ڕابردوودا و هەموو خەڵک دەزانێت ئەوە شتێک نییە ینی ناڕوون بێ ئەوەی تریشیە کە پەیوەندی بۆ ئێستا بۆ نمونە لەسەر مەسەلەی پەیوەندی نێوان هەرێم و بەغدا ئەوەی کە پەیوەندی بەوە هەیە کە ئێستا کە نەوت سەر بەخۆ دەفرۆشێ و بودجە نانێردرێ و کێشەکان بە بنگەزگەیشتن ئەمە کاریگەری زۆری هەیە ئێستا ئێمە کە باز لە مەسەلەی پێشمەرگە دەکەین باز لە مەسەلەی قەرزی نێودەوڵەتی دەکەین پشتی کورد بدرێ باز لە ئەو قەرزانە دەکەین کە لە ڕێگەی با بڵێن بانکی زراعی و سناعیەوە دەدرێت بە هاوڵاتیان و بۆ پرۆژەی بچووکەوانە هەرچی باز دەکرێت ئێستا کە هەرچی دێتەوە بۆ دەبەسترێتەوە کە هەرێم نەوتی خۆی و تا چەند ڕۆژێکی پێشدەستایی کەرکوتشی دەفرۆشت و هیچ پارێکی نەگەڕاندوێتەوە بۆ بەغدا و لە هەمان کاتیشدا هیچ موچەیەکی خەڵکیشی لە کاتی خۆی دابش نەکردووە لە هەرێمی کوردستان ئەمانە بەڕاستی ئەگەر دەمانەوێت لەگەڵ بەغداش تەوافق بپارێزین دەمانەوێت ئێمە تەنها مشارک نەبین شەریک بین لە حکم لە بڕیاردان لە عێراق پێویستە لە ڕاستیدا ئیش دەستەوە بکەینەوە پەیوەندیانە ئاسایی بکرێتەوە و پشت لە بەغدا نەکرێت تەنها لەو کاتانەی کە پۆست دابش دەکرێت وەفد بچێتە بەغدا تەنها لەو کاتانەی پارەی قەرزی نێودەوڵەتی دەدێتە بەغدا بیر بکەینەوە کە وەفد بنێرینە بەغدا ئەو کاتانەی کە ینی بەس تەنها بۆ پارە و پۆست وەفد بچێتە بەغدا ینی من لێوە دەپرسم بەرپرسانی هەرێم لە ماوەی ڕابردوودا چەند جار هاتوون بۆ ئەوەی کە بڕیاری کورد یانی وا بکەن کورد لە بڕیاری سیاسی عراق دەبەشداری بکە هاتوونەتە بەغدا تەنها لەو کاتانە دەبێت کە پۆست و پارە دابش دەکرێت ئەمە غەڵەتە ئەمە مامەڵەیەکی غەڵەتە لەگەڵ بەغدا و بەغدا و کورد لە سونیەکان کورد لە شیعەکان زۆربیان باز لەوە دەکەن ینی وێنەیەکی کوردیان نیشانداوە کە کورد تەنها دەیەوێت پارە وەربگرێ و هیچ خەمێکی تری نیەک بۆ ئەو وڵاتە لای لایەنی عێراقی ئێمە ئەو وێنەیەمان هەیە کاکاوە کە لە ڕاستیدا نابێ وابێ بەڵێ لە لای لایەنی عێراقی ئەو وێنەیەمان هەیە کە کورد تەنیا بۆ پۆست و پارە چۆتە بەغدا بەڵێ دەتوانم بڵێم ناڵێم لە هەمووی بەڵام ئەمە وێنە هەرە زاڵەکەی ئێستا لە ڕاستیدا سوپاس دەکەم کاتیەوە نیە گۆڕانکاری لانی کەم بەسەر ئەم نەوعە لە سیاستکردن مامەڵەکردن لەگەڵ بەغدا بێ بەوەی کە کورد بەتەنیا لەسەر وەختی دابشکردنی پۆست و پارەدا نەچێتە بەغدا بەڵکو وەفدی هەبێ بۆ پچەوکردنی پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا و سندنی مافەکانی کورد بە شێوەیەکی گشتی بەڕای من پێشنیار دەکەم ئالیەتێکدا بندرێ ئالیەتێکدا بندرێ لە سەرکردایەتی سیاسی حزبەکان یانکو هەیئەتێکی سیاسی پاڵپشت بێ بە چەند خەبیرێک لە بواری یاسا و لە بواری ئابووری و لە بواری کۆمەڵایەتی و لە بواری حکومڕانی باش و لە بواری ئیداری بۆی هەکە
شتێک پێویست بێ پێویست بە نێوان هەرێمی کوردستان و بەغدا یان یاسایەک پێویست بێ لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا یەکسەر ئەوانە بچنە سەرخەت و پەیوەندیان هەبێ شەرت نەیلا بە سەردانی بێ بە ئیماڵ بێ بە ڕاگەڕینەوە بێ بە تەلەفۆن بێ داوەتکردنی ئەوان بێ بۆ کوردستان یان هی ئێمە بچنە ئەوێن دەرێ ئەو زۆرە پەیوەندیە بەردەوامیە بە پێی ئالەتێکی دیراست کرا و لە هەموو بارەکاندا بە شتێکی زۆر باشی دەبینم وە هەندێک کێشە هەیە کە ڕوویدا ئەسڵان ڕووی نەدەدا. باشە لە ئێستادا جگە لەلایەنە سیاسەکان کە هەر فراکسیۆنێک بۆی دەگەڕێتەوە مەرجەعێکی دیاریکراو هەیە کە لایەنی کوردی لە بەغدا کوتلە کوردەکان لە بەغدا بڕیار و قسەی لێوەربگرن هەر کەسە دەگەڕێتەوە بۆ حیزبەکەی خۆی بارزانی لە ماوەیەدا هیچ پەیوەندیشیە بۆ بە کوتلە کوردەکانەوە هیچ گفتوگۆ و مامەڵەکردنەکە بۆ لەسەر ئەو گۆڕانکاریانی کە ئێستا باز دەکرێت ئێمە پەیوەندیەکانمان زیاتر لە ڕێگای مەکتەبی سیاسیەوە هەیە لە ڕێگای مەکتەبی سیاسی پارتی دموکراتی کوردستان باشە سوپاس دەکەم کاوە حەز دەکەم زانم ئێوە جگە لە بزوتنەوەی گۆڕان هیچ لایەنێکی دیکە هەیە کە بۆی گەڕا بێتنەوانە یاخود گفتوگۆتان کرد بێت وەکو کوتلەیەکی کوردی لە بەغدا لەسەر ئەو پرسە نوێیانە بە کورتی بێ سوپاس دەکەم. وڵایمە لە بەغدا لە ڕاستیدا هەوڵ دەدەین و کە کارمانەسەوە کردووە کە پرس و ڕابە یەکتر بکەین وەکو کورت لە کوردستانیەکان وەکو باسمان کرد یەک ڕیزی خۆمان پارێزین بۆ ئەو بڕیارانەی پەیوەندی بە حزبی شەوە هەیە گۆڕان فراکسیۆنەکەی ئێمەی تەخویل کردووە قەرار لە دەست خۆمان بێ و ئێمە تەفاوز بکەین و جگە لەوەش بۆ پرس و ڕاکردنیش بەیەکەوە لەگەڵ برادران لە بزوتنەوەی گۆڕان قسە دەکەین و بڕیاری لەسەر دێ. سوپاس بۆ کاوە محەممەد ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی گۆڕان سوپاس بۆ تارک گەردین ئەندامی پەرلەمانی عراق لە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان سوپاس بۆی میوانی تاوتێ بوون ئازانی نافتی سوپاس بۆیش سوپاس بۆ سەرنج و کۆمنتەکانتان تا بەرنامێکی دیکە هەر شاد بن. تاوتوێ بە سپۆنسەری کۆمپانیای دارالمولکی بابان